كات چیا؟ كات نسبية. كاتي خوي كقريش باورينا أكر بيوان أبو محمد لم چەند سعاتە کەمەیە لە نوێژی عیشاوە بۆ نوێژی بەیانی چۆن ئاسمانەکان و گەڕایەوە بەڵام عەقڵی ئەوەی بڕ نەئەکرد هەتا ئەمڕۆژ ئەو عەقڵە بڕ ناکا کە کات نیسبیە. ئێستا ئەگەر بە جەنابتان بڵێم کات نیسبیە کە مامۆستا کات یعنی چی کات نیسبیە؟ یعنی ئەڵێم کاتی حەقیقی نییە. کاتی خۆی کە نیوتن هاو فیزیای دانا وتی کەون سێ دووری هەیە: درێژی، پانی، بەرزی. بەڵام دوای ئەنیشتاین هاو هەڵی وەشانە وتی درێژی، پانی، بەرزی، کات. وتی لە زەویە کات هەیە، لە کەونا کات هەیە، ئەم کاتەیە ئەستێرەکان و ئاسمانەکان نەبا بڕێەوە. یعنی چی؟ بۆ ئێستا کە نەشتێ دروست بۆ خۆشەویستەکانم پێوتێ relative time. There is no absolute time. شتێک نییە پێ بووتێ کاتی حەقیقی، شتێک هەیە پێوتێ کاتی نیسبی. عولەمایان ئەفەرموون ئەگەر بێنین شوێنێک بێنین نەفەقێک بێنین لە وزەی بەتاڵکەینەوە، نەفەقێکی تیا دروستکەین، هیچ کاریگەریەکی لەسەر نەمێنێ، قیتارێک یاخود تەیارێ بەو نەفەقەیە تێپەڕێ، کات لای ئەو ئەڕوا و لە دەرەوە تێناپەڕێ. مامۆستا بیڵێرە مامۆستا لە ئێچەوە بۆ ئێچ ئەگەر گریمان لە هەڵەبجەوە ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە تەمەنیاین ئینشاءڵڵا بوو جۆشتەکە باش بوو حکومەت ئینشاءڵڵا ئەم ئێرە ئینشاءڵڵا بۆ بەشار ئیتر بێت چیمان بۆ دروستکا بێ قیتارمان بۆ دروستکە. ئەنجا حکومەت قیتارێکی دروست کرد لە ژێر سلێمانیەوە بۆ ئەوەی کە بەژێر سلێمانیا ڕێک بچێ بۆ پایتەخت بچێ بۆ هەولێر، لە هەڵەبجەوە بۆ هەولێر جوان جۆ بگرن، نمونەکە جوان تێ بگرن باشە. بەڵام حکومەت ئەو نە بە تەکنۆلۆژیای دووبەیی دروستیەکە، ئەو نە بە وردەکاری ئینشاءڵڵا بۆمان دروستەکە، کاریگەری وزە لەسەر ئەم قیتارەی بینی هەڵەبجە و هەولێر نامێنێ. منداڵەکانی ئێوەش لە بەرەوەی کە منداڵەکانتان ژی دەکن و ئاقڵن ئەڵێ منم مناڵەکەمە بێ لە مەکتەبە هەولێریەکان لە پایتەخت بخوێنێ. بەیانی مناڵەکە هەڵەسێ ئەڵێ باوە چم بۆ دەوام نانم نەخواردووە، باوکەکە لێ کوڕم وەرە لە قیتارەکە ئەیخوین. ئەڵێ باوە 5 دقەی ماوە 5 دقەی ماوە 5 بۆ هەژ من هەژ دەوامم هەیە لە هەولێر. باوکەکە ئەڵێ کوڕم سەرکەوە کەفتیریای تایە ئەچی لە ناو قتارەکەیە نانەخۆین، سوار قتارەکە بن نانەهێنن بە درێژایی ئەو ڕێگەیە 3 سەعات بۆ هەولێر زۆرە، ئاوەهێنن چاخۆن قسەی خۆشەکەن سەرخەوێکەشکێنن، مناڵەکە شۆزە ئیمتحانەیە سەعیەکە ناو قتارەکەیە 3 سەعاتی ڕەبەقیان پێچێ. کە یەنە دەرەوە لە قیتارەکە کە سەیرەکەن 58 دقەیە تەنها 3 دقە تێپەڕیوە. لە قتارەکە کات تێپەڕیوەکو خۆی 55 دقەکەی هەڵەبجە کە گەیشتنە هەولێر 58 دقە بوو تەنها 3 دقە تێپەڕی، ئەوانیش 3 سەعاتە لە ناو قتارەکەیە بەسەر برد بەڵام وەکو 3 دقەوا بوو. نمونەکە تێگەیشتن ئەمە بۆ ئەمڕۆ خەونە، بەڵام مناڵەکەی من و تۆ بەیانیە گەرم تاری لیا هەڵێ وەڵڵاهی ڕاستی کرد بۆ قورئانە باپیرەیەکمان هەبوو لە قتارەکەیە باسی ئەمەیەکە کاڵتەیان پێکرد کە چی وا دەرچوو. علم بەرەو ئەبا ئەڕوا بۆراقێکی تر دروست بێ لە مەککەوە بگاتە بەیت المەقدیس لە ماوەی سەواری لە ماوەی دقەیە. ئەمە خوای گەورە عەقڵمان بۆ ئەوە بەکێشەکە ئەفەرمێ واز لەم سەیارە و واز لەم پاسکیل و واز لەم شتە مناڵانەیە بێن بیت بە لە شتێکی ئاوا بکەنەوە. بۆیە ئێستاکەن ئەم عیلمە پێوترێ چی؟ ئەم عیلمە پێوترێ نێگەتیڤ ڤاکیوم ئێنەرژی، ئەو پێوترێ تایم کۆنتراکشن، خاتنەوەیەکی کات. هیوادارم نمونەکە تێگەیشت بن. جەبا ئەگەر وا بێ منیش کۆتایی پێبێنم کەواتە کات نیسبیە. بۆیە خوای گەورە فەرمێ تعرج المەلائکەة والروح إليه في يوم كان مقداره 50,000 سنة. چۆن ڕۆژی ئەبێ بە 50,000 ساڵ؟ چۆن شتی وا بێ؟ نا خوای گەورە فەرمێ کات نیسبیە. ئەگات ئەم ڕۆزان کات نیسبیە.
ئەمە قورئانە خۆشەویستەکەم کە لا يأتيه الباطل من بين يديه چۆن ڕۆژی ئەبێ بە 50,000 ساڵ ئەمە کاتەکەی لای خوایە کە هەتا ئەم ڕۆژ لەوە ئەچێ خەڵکێک باوەڕی پێ نەکردبێ